لوژنەیەک پێکێنراوە، پرۆژەیەک تەقدیم کراوە، لوژنەیەک پێکێنراوە بۆ ئەوەی بتوانین زیاتر عەدالەت پەیڕۆ بکەین لە دابشکردنی ئەو مەبلەغەی بڕەپارەیی کە ترخان دەکرێت بۆ قوتابی خوێندکاران. وڵای نازانم لە سلێمانی لەبەر چی کێشەکە جیاوازی هەیە لە هەولێر، خۆ لە هەولێریش هەر نادرێت، لە سلێمانی شەر نادرێت. لەوانەیە ئەسبابی تری لە پشت بێتن بە تەسەوری خۆم احتیمالی هەیە هەڵکاری سیاسی زیاتر لە پشت بێتنەوەی کە هەمان ئەو قوتابیانەی کە ئێستا لە هەولێر خوێندکارانی هەولێر ئەوانش وەریان نەگرتووە، یانەوەی خەڵکی هەولێر زیاتر تەحملی بارەکە دەکەن و احتیمالیشی هەیە هۆکاری سیاسیشی لە پشت بێتن. دوور نییە هەڵەیەکی فەنی بوو ئەو پرۆگرامەی ئێمە پەیڕەوەمان کرد ئەو سار بە ئەلکترۆنیکردنی پێشکەشکردن و ئەلانکردنی نەتایجەکان بەرنامەیەکی نوێ بوو خەلێکی فەنی بوو، هەموو خلال 3 ساعاتێک ئاشکرا بوو، هەستیان پێکرد کە خەلەلێکەیە ئەو بوو چاکراوە و بڕیاریشماندایە هەر قوتابی خوێندکارێک ئەگەر ناڕازیە لە نتیجەکەی دەتوانێت دەفتەری خۆی ببینێتن و وەڵامەکانی خۆی و لەگەڵ وەڵامی نمونەیش ببینێتن بۆ ئەوەی مطمئن بێتن کە مەسئلەکە هونەریە شتێکتر نیە.